ئەمە خوڕمای وشکە دایەنین سێ ڕۆژ چوار ڕۆژ. باخەوانێکی قەزای خانەقینە و نزیکەی 600 دارە خوڕمای هەیە. سەرقاڵی لێکردنەوەی بەرهەمی خوڕمایە لە دارەکانی و ژمارەیە کرێکاریش کاری بۆ دەکەن. ئومێد جاویتە بەرهەمی دارە خوڕماکانی کۆ دەکاتەوە و ڕەوانەی ناوچەکانی هەرێم و عێراقشی دەکات. لە کوردستان گەرەکیانە خوڕمای وشک، لە عەرەبستان بۆ بڵێن بۆ جنوب و بۆ دەرەوەی خارج بۆ دەرەوەی عێراق بۆ دەرەوەی عێراق بڕواتن ئەم خوڕمایە گەرەکیانە تۆزی ڕوتوبەت هەبێتن ڕوتوبەت هەبێتن. ئێمە چیەکەین خەبتیەکەین هەموو خوڕماکە وشکەکە و لەگەڵ تەڕەکە خەبتیەکەین و دایەنێن لە ناو کیسە و دایەنێن ناو مەخزن تاجرەکانەیەن تا ئێستا سعری خوڕما دەرنەچووە. هەر ساڵێک لە مانگ نهایەتی مانگی دە سعری خوڕما دەرەچێتن. ئیسا سعری خوڕما دەرنەچوە تا ئێمڕۆ سعری خوڕما دەرنەچووە. تاجرەکانەیەن لە بەعقوبەوە لە بەغاوە ئەیبەن. خانەقین ماشەڵڵا خوڕمای زۆرە تقریبەن دەوری 4-5 هزار تەنی هەیە خانەقین. بازرگانەکان بەرهەمی خوڕمای خانەقین لە باخەوانەکان دەکڕن. خوڕما هەیە خوڕمای وشک خوڕمای تەڕ. ئەمە تەڕەکە بۆ دەرەوە ئەمەیان گەرەکە. دواتر ڕەوانەی وڵاتانی دەوروبەری عێراق و تەنانەت ناوچەکەشی دەکەن. ئەم خوڕمایە ساڵان لە چلەکان و لە پەنجاکان تا حەفتاکان تەزدیری نەبوو بۆ دەرەوەی وڵات. لە 75 لە 80 دەسی پێکرد تەزدیر بۆ دەرەوەی وڵات. ئینجا تاجرەکان لە بەغا و لە بەعقوبە مەخازن یانە زۆر گەورە هەر مەخزنێک 2000-3000 تەن خوڕما گرێتن. ئەمە ئەیبان تاجرە ڕئیسیەکان لە دوبەیەن لە دوبەی دانشن. تاجرە هینەکان فەرعەکان لە بەعقوبە دانشن. ئەیان خوڕماکە لێ ئێمە ئەیکڕن لەیراوە جەمیەکەن جەم خانەقینە شارەبانە مەندەلیە بەعقوبەس ئەبوو سێدەس گشتی جەمەوکەن بەنێ مەخزنەکان بەعقوبە لە مەخزنەکان بەعقوبە ترتیبی کەن خەنەی ناو گونیەی خاص گونیەی زەردی گەیشتنە پێ خاص لە تەزدیر ئەیبەنە بەسرە لە بەسرەوە ئەیبەنە هەند پاکستان بەنگەلادێش بزان چ دەوڵەتێک ئەو کەمیەیە گەرەکە بڵێن هەند داوای 20,000 تەن خوڕمای زەهدی کردووە 20,000 تەن ئیمجا لە دوبەیەوە تەحویلەکەن بۆ هەند. کرێکارێکی زۆریش لە باخە خوڕماکانی خانەقیندا کار دەکەن. هەندێک لە کرێکارەکان شارەزای بواری لێکردنەوەی خوڕمان و سەردەکەونە سەردارەکان و خوڕما دەچنن. هەندێکی تریشان خوڕماچنراوەکان کۆ دەکەنەوە و ئامادەی دەکەن بۆ عەمبارکردن و دواتر ناردنە دەرەوەی وڵات. ئەم خوڕمایە ناوی خوڕمای زوهەیدەیە زۆرەکانی تریشی هەیە. ئەم خوڕمایە هەڵدەگیرێت و دەنرێتە وڵاتانی تر نەک تەنها عێراق. يعني مو باقي الدول مو يمنا مو بالعراق. هذا نوعية ماشي. هذا العثق الله أمين ما شاء الله شلونه اي خلاله ودرا كيمه بس خلاص وجات شي من بو شادر قام خرمات باكو كيمه شادر خيمنا اي شيء كمان قرديا كيمه نخمنا كيسه بين بو اولى غرفه تصفيته كيمه باخەوانەکان تا بەرهەمی خوڕما پێدەگات تەواو ماندوو دەبن و ڕەنجێکی زۆر دەکێشن. نەخۆشیمان سفرە ماشەڵڵا ئیمساڵ زۆر باشە مکافحەمان کرد 2-3 جار مکافحەی دۆ باسمان. بەو پێی خزمەتکردنی دارە خوڕما ئاسان نییە و
شارەزاییشی دەوێ. فەلاحەکەت گەرەک داراوان بێتن داراوان چیەکە یەکەم جار ئەچێت تۆمی دارە خورماکەکە ئەوە لە مانگی 4 مانگی 5 دەستی پێەکەین بە تۆمداین ئەوە یەک مەرحەلەیە دووهەم مەرحەلە دەستی پێەکە دوای 2 مانگ پێش ئەوە خورماکە ڕەنگەکەی بێتە زرد یعنی لە بینی سەوز و زەردە گەرەک بچێتە سەرەوە تەرکیزی ئەو خۆشەی خورما بکە شۆرەوەکردنی گەرەکە ئیستا دیارە لەوەدارە شۆرەوەکردنی گەرەکە شۆڕیەکە بۆچی لە با لە هەوا تا خورماکە حرەکەت نەکە هەمووی بکەوێتە عەرزەوە دوایەوە مەرحەلەیە ترسی هەم مەرحەلە ئەچێتە سەرەوە داراوان ئەی بڕێتن پێشەوەی شەگەرەک ئستا تەواوەکەین خلاصەکەین بزانین کامنیان تەکریبی گەرەکە کامنیان سەعفی زیادە کامنیان سەعفی وشکی هەیە ئەوەش یەک مەرحەلەیە ئەوە چوارەم مەرحەلە پاکردنی گەرەکە پاکردن دەستی پێکە لە مانگ 12ەوە بۆ مانگی 1 بۆ مانگی 2 ئەم 4 مەرحەلەیە زۆر مهمەوە لە باغ گەرەک باغەوە فەلاحەکەت داراوان بێت. خانەقین ژمارەیەکی زۆر باخی خورمای تێدایە و جاران ئەم شارە سەرچاوەیەکی گەورەی بەرهەمی خورما بوو. لەم ساڵانەی دواییدا بەشێک لە باخەکان سووتان و دانیشتوانی شارەکەش پێیان وابوو بە مەبەست سووتێنراون تا زەویەکانیان بکرێتە شوێنی نیشتەجێبوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، خانەقین.